هەرچەندە هەرێمی کوردستان لە جوگرافیایەکی دەوڵەمەند و بە پیتدا هەڵکەوتووە، بەڵام تا ئێستا نەتوانراوە سوود لەو نیعمەتانە وەربگیردرێت کە خوددا بە دیاری بەم خاکەی داوە. دەسەڵاتدارانی هەرێم نەک نەیانتوانیوە ژێرخانە سروشتیەکە بۆ پتەوکردنی ژێرخانی ئابووری بقۆزنەوە، بەڵکو ڕۆژ لە دوای ڕۆژ سەرچاوە سروشتیەکان زیاتر لەناو دەبەن و ژێرخانی ئابووری زیاتر هەڵدەتەکێنن. ڕێژەی بەزایەدان و بەهەدەرچوونی سەرچاوە سروشتیەکانیش بە شێوەیەکی ناسروشتی بەرەو ژوور ملیناوە. لێپرسراوی کەژناسی کشتوکاڵی سلێمانی ڕایگەیاندووە ئەم ساڵ لە 7 ناوچەی سنووری پارێزگای سلێمانی زیاتر لە 200 میلیمەتر باران باریوە، لە کاتێکدا کە پار ساڵ تاوکو ئەم کاتە لە هیچ ناوچەیەکی سلێمانی تەنانەت 100 میلیمەتریش باران نەباری بوو. بارانی ڕەحمەتی ئاسمان هاوڵاتیان و جوتیارانی دڵخۆش کردووە. لە هەمان کاتدا سوود نەبینین لە بارانە و بە فیرۆچوونی ساڵانی ئەو قەبارە گەورەی ئاو شارەزایانی نیگەران کردووە. بە پێی بەدواداچوونەکانی پەیام هەرێمی کوردستان ساڵانە پێویستی بە زیاتر لە 7 ملیار مەتر سێجا ئاو هەیە، بەڵام ژمارەی بەندا و پۆندە بەردەستەکانی کۆکردنەوەی ئاو لەوە کەمترن بتوانن ئەم ڕێژەیە دابین بکەن. زانیاریەکانی پەیام دەری دەخەن هەرێمی کوردستان خاوەنی 7 بەنداوی ئاوە کە 3 بەنداویان لە سەردەمی ڕژێمەکانی پێشووی عێراق دروستکراون و 4یشیان لە ماوەی کارکردنی عەبدولستار مەجید وەزیری کشتوکاڵ و سەرچاوە ئاویەکانی کابینەی 8دا دروستکراون. ئەمە جگەلەوەی لە شار و شارۆچکە و گوندەکانی هەرێم زیاتر لە 100 پۆند و بربەستی خاکی گلدانەوەی ئاو بوونیان هەیە کە ئەوانیش نیوەیان لە ماوەی دەسەڵاتی وەزیرەکەی کۆمەڵی دادگەریدا دروستکراون. لەلایەکی دیکەوە بەهۆی کەمتەرخەمی حکومەت و دەسەڵاتی ئیداری ناوچە جیاوازەکانەوە چەند ساڵێکە کانی و کارێز و سەرچاویەکانی هەرێم لە سەرەتای وەرزی بەهاردا بە شێوەیەکی نەئاسایی وشک دەبن، لە کاتێکدا زۆرینەیان لە مێژووی دوور و نزیکدا نەبیستراوە کە وشک بوو بن. وەک بەشێک لە شارەزایان دەڵێن نەبوونی پرۆژەی استراتیژی و درێژخایەن و خلۆربوونەوەی ئەو قەبارە گەورەی ئاو بارانە و بەرەو ناوەڕاست و باشووری عێراق بەبێ ئەوەی سوودێکی ئەوتۆی لێوەربگیردرێت لە ئەنجامی نەزانی و کەمتەرخەمی و گەندەڵیە لە بواری بەڕێوەبردننی کشتوکاڵ و سەرچاوە سروشتیەکاندا و زیانمەندی سەرەکیش گەلی کوردستانن. ئەمە جگەلەوەی هەڵنەبەستنی بەندا و پۆنت بۆ گلدانەوەی ئاو زیانی دوورمەوداشی هەیە و گرفتی مەزن بۆ نەوەکانی داهاتووی وڵات دروست دەکات.